قانع دەڵێت ئەی وەتەن با پێکەوە هەڵکەینە سەرگریان و زار، تۆ لە بۆ گەنجانی لادێ و من لە بۆ لاوانی شار، تۆ لە داخی هەڵپەڕین و من لە داخی عود و تار، ئەشکی خوێنین دابڕێژین هەر وەکو هەوری بەهار. سڵاو بینەرانی بەڕێز و خۆشەویست، لە دەڤەری خۆشناوەتین لە گوندی سماقوڵی گرتک لەگەڵمان. جاغن وجستمام أجرسم بوي هارواكم لدلا وخوش ما بي خاكواريكم ذاك يخوام شو ناسي جاغن وجستمام أجرسم بوي هارواكم كاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن بینەرانی بەڕێز و خۆشەویست، گفتوگۆ دەکەم لەگەڵ موختاری گوندی سماقوڵی کاکێمنی بەڕێز. ئەو کاتت باش کاکێ من. ئەو کاتە هەموو کاتێکتان باش، زۆر بەخێر بێن سەرسەر و سەرچاو بۆ گوندەکەمان. گوندەکەتان گوندی سماقوڵ؟ گوندەکەمان گوندی سماقوڵی گرتک. سماقوڵی گرتک؟ بەرێ بەرێ گوندی سماقوڵی گرتک. باشە کاکێ من، بۆ پێی دەڵێن سماقوڵی گرتک؟ سماقوڵی گرتک لەبەرەوەی ئەو دۆری سماقوڵی پێک هاتووە زیاتر لە 8 گوند 9 گوندی. زۆربیان بە ناوی سماقوڵی ناوجا. سماقوڵیەکان هەر یەکی ناوەکی هەیە، سماقوڵی سەر و چاوەیە تەنیشتمان، ئێرە سماقوڵی گرتکە، سماقوڵی گەریمان هەیە، ئەجا هەر یەکە وەکی گوتی ناوەکی خۆی هەیە، کرۆژمان هەیە، سێنانمان هەیە، ئەوە هەمووی ئەگەر ئەو ناوەی نەبێت لە دۆری سماقوڵی ئەو دۆرە بە ناوی دۆری سماقوڵیە. زۆر چاکە بینەرانی بەڕێز، کەواتە ئێستا ئێمە لە سماقوڵی گرتەچین. گرتک زۆر باشە. پێم بڵێ گوندەکەتان لە چەند ماڵ پێکاتوە؟ گوندەکەمان زۆرە، گوندەکەمان تقریبی لە 100 و زیاتر لە 180 ماری تێدایە دانیشتوانەکەی ئێستا. لە هەر چوار وەرزەکەی ئەوە دیتێ؟ لە هەر چوار وەرزەکەی بە بەردەوامی دانیشتوانەکەی ئەوەندەیە. زۆر ئێستا خەڵکەکی زۆریشمان ڕوویە لە بۆ شارەکان، چونکە دۆری سماقوڵی وەسەتی شارەکانە تقریبان 6 کیلۆمتر لە هەولێرەوە دوورە، 25-30 کیلۆمتر لە کۆیەوە دوورە، 35 کیلۆمتر لە شەقراوەیەوە دوورە، وەسەتی شارەکانە. ئەو گوندانەی لە دەوروبەرتان کام گوندانن؟ ئەو گوندانەی لە دەوروبەرمانن سماقوڵی سەر و چاوەیە، گوندی سێنانە، کرۆژە، سماقوڵی گەریە، ئەوە زیرانەکانمانن. زۆر باشە. ئێرە خەڵکەکەی کام عەشیرەتە؟ خۆشناوە. بەرێ بەرێ خۆشناوە. بەرەبا بە مەقسەد گوندی سماقوڵی گرتک تقریبەن زیاتر لە 8-9 بەرەبابی تێدایە. 8-9 بەرەبا. بەرێ. زۆر چاکە باشە. تا چەند لەگەڵ گوندەکانی دەوروبەر لانی مەقسەد تێکەڵاوبوون لە مەسەلەی ژن و ژنخوازی؟ ژن و ژنخوازیمان لەگەر هەموو تەواوی گوندەکان هەیە، لە خزمایەتی و تێکەرایەتی، هەمە هەنجگەر یەکتری، وەچی ئەوەی گوتی شایی بە کولی بەیەکەوەینە، لە خۆشی و ناخۆشی بەیەکەوەینە لەگەر هەموو گوندەکان. لە ناو گوندەکە زیاتر خەڵک بەچیەوە سەرقاڵە؟ خۆی لە زوو زرحەت بووە، حیوانداری بووە، کشت و کاڵی و شینایی و ئیدی ئەوانە. لە ئێستاشدا
لەبەر نەبوونی لەبەر ئەو کەم ئاویەی و نەمانی ئەو شتانە وەچی گوتی خەڵک پشتی لەو شتانە کردیە تقریبان هاتیە لەناو بچی ئێستا زیاتر خەڵکەکە هەمووی ڕووی لە موچە و محاشەکەیە فەرمانبەر هەمووی بزەبت هەمووی موچاوی لە موچەیە باشە زۆر چاکە کاکێ من باسی کوشت و کاڵمان کرد لێرە پشت بەکام سەرچاوی ئاو دەبەسترێت سەرچاوی ئاو ئەلێروکانە زۆر سەرچاوی ئاو کانیاوەکانمان زۆرن کۆمەڵکمان هەیە ئەلەو باغانە لەبن ئەو چیایی لەبن ئەو چیایی ئاوە گرد و بەنەباوی بەس ئێستا کە تقریبان ئەوە ڕوو لە فەوتانە نەماینە ناوەکانیان کانی ئاوەڕەشێمان هەیە کانی ڕەزانێمان هەیە کانی قەبرانمان هەیە کانی ساردمان هەیە کانی درکۆیەمان هەیە کانی لاسە دزمان هەیە زۆربەی زۆری نەمایە هەر نەمایە ئێستا لەوانەیە ئەو کانیانەی کە وەک گوتی بەڕووبار لە بەری دەڕۆی ئێستاکە ئینجا ئاوی تێدا نمایە ئینجا ئاوە تێدا نمایە بەڵە کاکەم کانی هەیە بۆ نمونە ناو گوندەکە ئێستا لە هەر چوار وەرزەکەی ساڵ 12 مانگ ئاوی هەبێ بەرێ هەبووە کانیەکمان هەیە لێرکوانە پێی دەرێن کانی پیاوان ئەوە بە بەردەوام بە باوەش ئاوی لە بەڕۆیی ێرانی بەڕستکانی پیاوانە ئەوەیە کانی پیاوان بە بەردەوامی ئاوی لە بەڕۆیشتە بۆیە پێی دەڵێن کانی پیاوانە بەڵێ مزگەوتی لەسەر کرایە مزگەوتش لەسەر یعنی بەس ئێستا لە ئێستادا نەمایە لەگەر ئەو وشکە ساڵی نەما ئێستا کە تەڕایەک هەیە بەڵام ئەو ئاوە نیە لەبەری بڕوات بەسەر وشک نەبوو ینی وەکو وشک بوون وشک نەبووە بەڵام لە بەریشی ناڕوە هەموو کانیەکانمان ئێستا کە لە ئێستا زۆربەی زرحەتەکان و باغداری کابرا دەیکاتن بەڕاستی هەمووی بیرە هەمووی بیرە لێرە لە ناوگوند تا چەند خۆ بەخۆ بەێ مەسەلەی چۆن دەڵێ لایانی کۆمەڵایەتی بەهێزە ئێستا ئەمە گوندەکەیمە هەر لەسەر دەستوری قەدیمی باب و باپیران ڕۆیشتین ئێستا کە ئەگەر مردیەک دەبی مردیەک دەمری کەسێک دەمرێ یاخود کەسێک ژن و ژنخوازی و ژن گۆستنەوە ئەو شتانە دەبێتن بێتەواوی خەڵکەکەی لەگەیەک هاوکارە ئێستا وەکو پێشانەکە لە مزگەوتێ بانگەواز دەکرێت فران کەس ئەمری خوای کردیە بە نیو سعات بە سعاتەکی تەواوی خەڵکەکەی ئەوەی کە لە شارەکانیشە ئامادەی دەبی لەسەر قەبران بزەبت هەمە هەنجی و هاوکاری کردنی یەکتری هەر وەکو قەدیم هاتە دوێ هەتا ئێستاکە ئەدی کە دەرێن ئێستا ئەمە لۆ نمونە گوندەکەی مەسماقوڵی گرتێک کەلیمەی گرتێک لە یەکگرتن هاتیە داوە باش بەوە ئەوە پێویست بوو کە باسە کرد کەواتە ناوی سماقۆڵی گرتێک لە سماقۆڵی یەکگرتووە لە یەکگرتووی هاتیە یەکگر بووە سماقۆڵیەکەش لە چێوە سماقوڵیەکە دۆری سماقوڵی وەک لە پێشینان و لە قەدیمان واجێ بیستی بووین هەل ئەساس کەسەکی لێ بووە پاشایەکی لێ بووە دۆری سماقوڵی ناوی ئیسماعیل قولی بووە پاشایەک لێ بووە لە دۆڵی سماقوڵی ناوی ئیسماعیل قولی بووە بەرێ بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسان کارێزیەکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسان شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بینەرانی بەڕێز دەچمە لای ئەو منداڵە چاوگەشانە بزانین ئەو بەڕێزە لێرەیە چۆنی باشی ناوچیە ئەردەلان کاکەردەلان زۆر بەڕێزی کاگەردەلان قاتەکەش زۆر لێ جوانە پیرۆز بێ خۆش بێ وەرە بابەجێ وەرە ئاقڵ وەرە ئێرە وەرە بزانمە تو ناوچی وەرە چی ئەو جلە جوانی بۆ کردی داکت داکت بۆ کردی ئە تەماشایکە وەرە ئێرە ها تەماشای گۆلکەکەیکە ئەتو یاری لەگەڵ گۆلکەی دەکەی یاری لەگە دەکەی ئەدی کوا جوچکەکە کوا مریشکەکە مریشکەکە بێنم مریشکەکەت بۆ بێنم ئەوە تا بێنم بۆت
ئای بۆ دێن مێستا دی کاگەردەلانەوەی بکرا ئەها ڕۆی وەڵا ڕۆی دەوەرە با بچین لای گۆلکەکەی وەرە بچین یاری لەگە بکەینێ مەترسێ باشە ئەها ئەوە گۆلکەکەیە ئەو لەمە دەترسێ ئەها وەرە ئەها ڕۆی ئەوە بۆ ئەوە لە تو دەترسێ شیفا بیگرم بەی بە سەر چاو داهاتۆی بگرە ئەوەی بگرە ئێستا دەیگرم ئێستا دەیگرم ئەوە چیەوە چەند جوانە هذا تناير بيجري كي خوام شو ناسي يا غنو جستما أجير سنبوي هارواكم لدي الله خوش ما بي خاكوا بيكم دا كي خوام شو ناسي يا غنو جستما أجير سنبوي هارواكم بینەرانی بەڕێز خۆشەویست لە سماقۆڵی ئەو خانوانەی لێماوە کە کاتی خۆی دروست کراوە واتە خانووی بەگڵ و بەقڕ ئەو بابەتانە خانووی قۆڕ ئەو تایبەتمەندی هەیە کە لە هاویناندا فێنکە لە زستاناندا گەرمە لێتی زۆرم بینی لە ناو گوندی سماقۆڵی دیارە ئەم شۆفێرە دێت پێم وایە بارێکی بار کردووە باری پێ بابزانین سی پێ ڕای دەگرین علیکم ئەحواڵ چۆن عەفو بەڕێزی عەفو داوای لێبردونمانەیە چۆنی دەی ئافەرین چۆنی ئەحواڵت ناوی بەڕێزت حاجی سەیفەدین کاک حاجی سەیفەدین کاک حاجی داوای لێبردونمانەیە کە ڕاماگرن براون بەخێر بەسەر چاوم بەخێر پێم بڵێ ئیش و کارت چیت جەنابەت وڵا ئیش و کاری منەوەیە باری بار دەکەم لەو شاری ئێستا ڕۆستەیەم بار کردیا باری بار دەکەم ئەو ساری دوو سارە ڕستقەکە کەمە بەهۆی ئەو سەرمایەکە پار لە ئەوەیدا لە کاتی نەورۆزێ بوو سەرمایەکە دێک شەو بەستای داروبار زۆر فۆتا ئەرێ وڵا زۆر چاکە پێم بڵێ ئەوەی بارت کردووە چیەوە ئەوە سێوە بەرە سێوە ئەو سێوەی بۆ کوێ دەبیت سێوەکە یێرێ سماقۆڵیەوە نیە سێوەکەی چاکترین خاکمان هەیە بۆ سێوی سێوی دەرەجێ سێومان دەرەجەیەکە چاکتر خاکەکەشمان لەگە ئەو هەوایەکەی لەگە سێو ئەو کەشی سێوی دەگونجێتە زۆر چاکە ئەو سێوانە بۆ کوێ دەبیت جەناب ئەو سێوانە ئەوڕۆ دەبن بۆ ئەوڕۆ دەیبن بۆ فریز و شەقڵاوە بەێ هەموو ڕۆژی بۆی دەبیان بۆ شوێنی تریشی دەبی ناوە هەر جێ مەدبعی نانەقیسیا بەێ بۆ لەوێ بۆ نانەقیسی ئەوەی دەکەن بەێ بۆ نانەقیسیا باشە ئەو سێوە ئەگە بۆ نانەقیسی بێ دەبێ وا بزانم زووتر لێ بکرێتەوە 15 ڕۆژێک یان ئەگەر دەگات ڕێک بۆ نانەقیسی دەبێت ناکات دەبیتن لۆ نانەقیسی ناگونجێتن ئێستا دەبی ڕێک مزر بیتن دەبی مزر ینی باش نەگەیش بێ وایە نەگەیش بیتن بەێ ئەوە نرخیان چۆنە چیلان بە چەندە بەخوای بە چیلۆ نیمە بە سندوقە سندوقی تقریبا 8,000 دەکەوی هەفتونی و ئەوواە بەێ بەز بەیە زۆر چاکە یعنی تۆ لێستادا بەس سێو دەفرۆشی بەس سێو دەفرۆشم بەێ ئەی دواتر جابری هەر ئەو سێوە پێڕادەگاتن پێڕادەگە دەیبین لۆ دوکانداران لۆ علوەی لە علوەی سار دەبێتەوە نایبەنە هەولێرە بەدەبینە هەولێرە بەێ زۆر چاکە یعنی سێوی سماقۆڵی سێوێکی دەرەجەیە چشنی آلماز رخسارت یا دنیا رزوی شیری
لباري لايا كارو فرمايا دنگی شمشایا و بالویری شوایان مرو مالات و سوزی شوان گنده کمایا لکی دلایا هواری جان کردنا یک ساتی سایا تمن گاشا محرابی سوج دبردنا گنده کمایا لکی دلایا هواری جیان کردنا هواری جیان کردنا بینەرانی بەڕێز خۆشەویست لە دەڤەری خۆشناوەتی لە زۆربەی گوندەکان زۆر گرنگی بە خواردنە کوردەواریەکان دەدەن بە تایبەتی خواردنی قوڕاو. ئێستا ئێمە سەردانی ماڵێک دەکەین ئەگەر هەڵە نەبم خێزانی کاکهێمنە خواردنی قوڕاوی ئامادە کردووە لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ دەکەین لەگەڵماندا بن. سلام علیکم ئەو کاتت باش. سلام بخێر بێ. ئەحواڵت چۆنە؟ بەخێر بێ سەرچاو. سەلامەتی. شیفا خان ئەوە لێرەی؟ بەرێ. خوشتی بەڕێز با بزانم ئەم خواردنە من ئاماژەم پێکرد کە قوڕاوت ئامادە کردووە. بەرێ. ئێوە ئەم قوڕاوە چۆن ئامادە دەکەن؟ ئەو قوڕاوی گۆشتەکەی دەکرێنین. چ گۆشتێک؟ گۆشتی جیشتێ. بەرێ. ئەگەر جیسک بێ خۆشترە. ئەگە جیسک بێ خۆشترا. ئەگە نەبە هەموو گۆشتەچی دەبێ. هەموو گۆشتێک بەس ناسکترا. بەرێ. گۆشتی دەکرێنین و ماستاوەکی دەکەین و لە گۆشتەکەی دەکەین. ماستاوەکە دەبێت چ ماستەی بێ؟ ماستی مەڕێ. ماستی مەڕێ بەی مەڕێ خۆشترا. بەرێ بەیت کەشم کردیم بەی چێرەم کردیە بەی بزنێم کردیە. بەڵام مەڕەکە خۆشترا. مەڕەکە خۆشترا. ئەی دواتر. دواتر تێی دەکەین لە ناوێتێکی وەردەین و دەرمان ئەو کوردەواری چێستانی تێ دەکەین ئەو شتا و دەرمانە. جاترێ چێستانی بەرێ. جاترەی کوێستانان. بەرێ. زۆر باشە. دواتر چەندی پێ دەچێت تا ئامادە دەبێت؟ وەڵا هیچ پێ ناچی هەر هەندێکی تیر بی و خەست بی بخود دەخ. نامەوەست و کوڵان نەکەی. وڵانەکەی نارم هەتا خەست دەبی دەبی لە دیاری. 20 دقیقە 25 خولێک پێ دەچێرەوەدا. لەوانەیە. نیم سعاتێکی پێ دەچی. باشە. ئێوە زۆر خواردنی قوڕاو ئامادە دەکەن؟ بەرێ. بۆ خۆتان حەستان لێیە؟ بەرێ. زۆر چاکە. جگە لە خواردنی قوڕاو ئەو خواردنە کوردەواریانە ئەوەی کە لە ڕابردوودا لە قەدیمی ئامادەکراون زیاتر حەستان لە چییە؟ وەڵا کەشی دروست دەکەین و کەش بەرێ. ئەی داندۆر داندۆکم وڵی دروست نەکردێ بەس خەسوون دروستی کردی. خەسوو دروستی کردی. خەسوو دەزانە داندۆک چۆنە. داندۆک هەر بە ڕۆنی خۆماڵی و بە شیرێژی لەگەڵ شیرێژی تێکەڵاو دەکرێت. بە ماستی دەکرێت. بەڵێ بەڵێ تێکەڵاو دەکرێت لەگەڵ بە گەرمەکتاویش دەکرێت زۆر تایبەت و خۆشە. ئێوە کەشکی چۆن ئامادە دەکەن؟ کەشتیش وەڵام بە ئێستا لە خۆمان ئامادە ناکەین کە ڕیتمان ورێ ئەوها لە گەنمەکەی دەکرێنین و کەشکە کەش لە ئاوێ دەکەین و دەیسوینەوە تی دەکەین ناو گەنمەکەی. باشە شتێککە لە زۆربەی گوندەکان لە دەڤەری خۆشناوەتی حەزیان لە گەنمە کوتاوە. اینجا بە سووری بێت بەسپی بێ گۆشتی لەگەڵدا بێ پێم وایە خواردنێکی خۆشە وایە؟ زۆر خۆشە خواردنی کوردەواری هەمووی خۆشە. هەمووی باشە هەمووی بەسوودا. بەسوودا ڕاست. باشە لێرە ئەو نانی کە دەیکەن نانی خۆماڵی کوردەواری. نانی تیری دەکەن. نانی تیری دەکەن وانیا؟ ئەی تەندورتان هەیە بۆ لێرە و بابەتانە چونکە زۆربەی ماڵەکان لێرە ئەمە هەیتمانە تەندوری بە غازیمان هەیە بە قوڕینە. بە قوڕینە. بەس وابزان ماڵی وا هەیە لێرە بە قوڕی هەیە. ئێستاش بە قوڕی هەیتیان لێرەکان تایبەتەوە زۆر باشە دەستەکان خۆش بێن با لە کاتن نەگرین. نۆشی گیانتان بێ خواردنەکە هیوادارم هەمیشە تەندروست باش بن ئینشاڵڵا. بەڕێزی. بینەرانی بەڕێز و خۆشەویست لای ئەو دوو کچە چاوجوان و چاوگەشەم بابزانم ناویان چییە و چیان بۆ ئامادە کردوین. ئەو کاتت باش. ئەو کاتت باش. ناو چییە؟ ناو وەرینە. وەرین؟ بەڵێ. وەرین خان. ئەی تۆ ناو چییە؟ من ناوم گەڵا. گەڵا.
ماشەڵڵا ناوەکانیان زۆر خۆشە ئینشاڵڵا هەر تەمەند درێژ دەبن باشە وەرین پێم بڵێ تۆ چووی بۆ باخچەی ساوایان بەڵێ چەند ساڵ چووی وڵی 2 ساڵ چوو 2 ساڵ چووی بەڵێ بۆ خۆت حەز لێ بوو بچیوە دووبارە بەڵێ ئەها زۆر چاک باشە وەرین پێم بڵێ ئەو ناوە خۆشە چێ ئەو ناوەی لێ ناوی دایکم دایکت ئەها زۆر باشە ئەی پێم بڵێ تۆ چووی بۆ باخچەی ساوایان نەچووی ئەی بەنیازی بچی دەچی پێت خۆشە پێت خۆشە بچی بۆ باخچەی ساوایان ها دەچی وایە وەنیە دەبڵێ بەڵێ بەڵێ ئافریم دیارە پێت خۆشە بچی بۆ باخچەی ساوان پێم بڵێ ئەو ناوە خۆشە چێن ئەو ناوی لێ ناوی باوکم باوکت ئەو ناوی لێ ناوی دەیتەمە درێژبی زۆر چاکە وەرین دەکرێت گۆرانیەکم بۆ بڵێ بەڵێ دەیبزام چی گۆرانیەکم بۆ دەڵێ چۆلەکەکان بەجوو کە جووک کرمێکی گرت بادانوک بردی بۆ بێچوەکانی دەرخواردی دام بە جوانی ئەو جارش دووبارەی کۆ بەس لەسەرە خۆ باشە دەی چۆلەکەکە بەجوو کە جووک کرمێکی گرت بادانوک بردی بۆ بێچوەکانی دەرخواردی دام بە جوانی بە چاچی گەورەی کردن فێری فرینی کردن فرین هاتنا سەر دارێ هاوانیان کرد منداڵان خوا بەرمان تێمەگرن گوێ لە ئاوازمان بگرێت توخوا منداڵان بەردمان تێمەگرن گوێ لە ئاوازمان بگرن باشە دەکرێت گۆرانیش کەشمان بۆ بڵێ بەڵێ ئێدی هەستن لە خەوماڵەکە ئەی مەڵی مناڵەکە هەستن لە خەوماڵەکە ئەی مەڵی مناڵەکە زری چۆلەکە بچکۆلەکە هەستن لە خەو ئەی ماڵەکە ئەی منداڵەکە ئەی منداڵەکە واژیانمان ڕەنگە و ڕەنگە واژیانمان ڕەنگە و ڕەنگە دەستخۆش ئافەری مافەری تەق تەق تاق ئەمە چێە منم داپیرەمە ڕاوەستا ئەتۆ لەگەڵی دەڵێەوە وەرین پێکەوە وەرە 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 دەوەرە پێکەوە لێردانیش پێکەوە بێڵێن دەی وەرە دەی پێکەوە ئەوە یاڵا دەی پێکەوە دووتان بێڵێن دەی یاک دوو سێ لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە لە ماڵی سمۆرەخانە تەقەی دەرگایە تەق 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 کێیە ئەوە مندا پیرم بێمە دیاری زۆر شیرینە خۆشە تامی پێشراوەتەوە زۆر بە جوانی دەنگت دیارە هەیفە باس بڕۆ ڕێوی تەلکە باس تا دەیکمان نایەتەوە دەرگاکە ناکەینەوە لە دێڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکوم لە دڵاوە خۆشم ماوێ خاکوواوی گونداکەی خۆم شوناسی جاغان و جەستەما ئەگیرسێم بۆی هەروەکوم بینەرانی بەڕێز خۆشەویست هەر لە ناو گوندی سماقوڵی لە نزیکەوە گفتوگۆ لەگەڵ ژنێکی بەڕێزی گوندەکە دەکەین ناوی پور مەحبوبەیە ئینجا پور مەحبوبە تازە لە حەزێ شاتۆتەوە واتە دەبێ پێی بڵێین حازی مەحبوبە ئەو کاتت باش حازی دەستت خۆش بی سەر بەخێر بێەوە و ئینشاءڵڵا خوای گەورە حەجەکەت لێ قبول دەکات ئینشاءڵڵا لە هەموو حاجیان حەجەکە قبول بە ئینشاءڵڵا کەی هاتیەوە لە حەزێ ڕۆژی جمعی دێر بەخێرەوە بەخێرەوە زۆر چاکە هەستت چۆنە دوایەوەی کە هەستوێ حەجێ هاتیەوە بەخوا هەستم زۆر خۆش بوو زۆر چون و چوونەوارەی گەلە گەلە خۆشمان کرد یا ڕەبی بەنسیب هەموو بسلمانان ببی ئۆمەتی محەممەدی ئۆمەتی محەممەدیە ئەو شوێنەی بەنسیب بی شوێنێکی گەلە خۆش بوو ئامین ئینشاءڵڵا بینەرانی بەڕێز ئەوە شیفا میوانی بەرنمەیە هەرکە هاتینە ناو گوندەکەی پێشوازی لێکردین بۆیە بەردەوام
لەگەڵ مندایە حاجی ژن ئینشاءڵڵا خوای گەورە میرەبان حەجەکەی لە هەموو حاجیان قبول دەکات بەگشتی زۆر چاکە پێم بڵێ لە قەدیمدا با بگەڕێنەوە بۆ قەدیم ژیانی ئێستا و لەگەڵ ئیجاران چۆنی هەڵدەسەنجێنی جیاوازیان ژیانی ئێستا و ئی قەدیم فەرقی گەلە زۆرە قەدیم ئەمە خانیلۆکەی بە قوڕیمانە بوو ئێرە ئەوەمان هەموو خانیۆکەی بە قوڕی تێرمانە بوو مانگە کەر و تێرمانە بوو ئێبرێشتی ئەوالانەمان هەبوو چی ئەلحان نەبوو ئەلحام و بیتە سەیارە و تەرەنتەر و قەسر و قسوور و کاسی و ئەمەش ئەوەمان نەبوو ناوەڵە ئەوە تەبیرمان لە لێرەیە ئەمە دەبوو ئاوێ لە بیرێ هەرێنجین بە دۆلکان چێلو ئاوێ دەربێنین بخوا بەر لەو بیرێ هەتا ئەو مار خێزانەمان پێ بەڕێدە وەقت تاسە و دووسێ سۆندەی بەل هە لە دوڕمارێ ئاوی سارد و ئاوی گەرم و هەمووی جیایە ئەدیک و غەسالە و تەلەڤیزۆنە و بەزم و ڕزمە و کاکە ئەلحان کووەچ قەدیمە ڕاست ئەدی دای حاجی شتێکم پێ بڵێ بەری کاتی خۆی کە دەچوونە ناو کوشت و کاڵ و باغ و ڕز و ئەوانە ئیشەکانتان قورس نەبوو بەخوا ئیشەکانمان منداڵەکانیشتان پەروەردە دەکرد ئەرێ وەڵڵا مندارەکانشمان پەروەردە دەکرد چێرمان دەدۆشی بزنمان دەدۆشی مندارمان بە خێو دەکرد وەچی ئەلحان نەبوو حەفازە و مفازابی دەبوو بەخوای دەبوو جلک و بەرام بشۆین دەبوو خزمەتی منداری بکەینی مار و میێوانی بکەین یعنی بە قسەی تۆ بێ ژنی ئێستا دەڵێ ئیسراحەتن ئارێ وەڵا ژنی ئێستا ئیسراحەتن خوالیان تێک نەدا خوالیان تێک نەدا ئامین یا ڕەبی ئەجمعین خوایە کە ئەمەش نەمادینەوەکانمان خۆشیە زۆر ببینن یا ڕەبی ئیشاءڵڵا ئیشاءڵڵا دایە باش تێشکە لێ پرسێ بەری ئەو خواردنە قەدیمانی کە لە قەدیم ئامادە دەکرا ئەو خواردنە قەدیمانەی لە قەدیم ئامادە دەکرا لە قەدیم چمان لێدەنا لە قەدیم گەرم و ماشمان لێنا دانډۆکمان لێنا دۆنیە کەشکمان لێنا دۆغەوامان لێنا دۆغەوا دۆنیای سپی بە کفتەی بە هێلکەی ساوار بووە نیستگ بووە نۆگ بووە مزەورەمان پێشان پێمان دەگۆ یا پراغ بە سپیمان لێنا بە سۆریمان لێنا بە پەلکە مێوەچ پێ باشە پورێ لەگەڵ سەر و پێ ئەوانە بینتان سەر و پێمان لێنا سەر و پێمان ئەوها لێنا گەنممان تێکردیا کاتە بووە بە لەگە گەنمی تێکەراومان کردیا کاتە بوو ئەوها بە ڕوتیمان لێنا ئارێ وەڵڵا لێمان کردیتمان زیاتر لەگەڵ سەر و پێتان بەگەن زیاترین بەگەن مەکتاویمان لێنا برنجەکە کەم بوو برنجەکە هەندە نەبوو بەگەن مەکتاومان لێنایە قەدیم ئەرێ وەڵڵا زیاترمان بەگەن مەکتاوی لێنایە برنجەکەوەی ئەلحان زۆر نەبوو ناوەڵڵا ساوارمان بەخۆ بەدەستاری لێمان کردیە گەنممان بەخۆ بەدەست ئەرێ وەڵڵا ساوارمان بەخۆ کوتایتەوە لە فەردە و لە گونیان زەلام لێیاندا و کوتایتیانەوە و ئەمە سوێنێ بە بامان کردی و هیچکمان کردەوە و مریشک سەر بڕالۆ ساوار کوتانەوەی شەوێ ئەو زەلامی ساوارێ هەرەوەزی هەبووە داوەتکاری هەبووە نارێم درونەمان وەچی درونە کرایە برێن ئەوڕۆ درونەی ئەو مارەی کرا ئەو هەموو زەلامە خڕبوویتەوە لە ماری شیو لێندرا بزن سەر بڕا هێواری هەموو هاتینەوە لێرە لە ماری خواردن و پیاو ژنوپی ناوڵە ئەوە نمایە بوویتە دەڕاستە زاران خۆشتر بوو لەو ڕوانگەیوەڵە جاران ئەرکەکە قورستر بوو جارە نە هەندە عالەم هەندەش نەخۆش نەبوو ئەو سەرەتانە نەبوو ئەو زەختە نەبوو ئەو سوکەریە نەبوو بەخواک نەبوو نەمان دەزانین پورێ خەڵکیش لەگەڵ یەکتی دڵسافتر خەرچی لەگە یەکدی دڵسافتر بوو جیران لەگە جیرانی هات و چی خۆش بوو خزم لەگە خزمی هات و چی خۆش بوو ئەرێ وەڵڵا بابە خۆش بوو ئەرێ وەڵڵا ئێستا خەدیر زەمانی خۆی گەلە خۆش بوو بەرام عالەم زۆرمان تووتنمان دەکرد تەمادەمان دەکرد چە ساڵان تووتتان وەڵڵا تووتنمان زۆر دەکرد تووتنمان دەچان دوای لێمان دەکردەوە بە شوژن و دارێ هەر لێرە ئەو تەبەر و باقچەیمە ئەوە لەوەندی ساڵ دەبێت نەماوە تووتن بەخوا تووتن لە مێژەوەتی ئەو بەحسی و مەحسیەتێک چۆ هاتی و ڕۆی یەک و تووتن نمایە ناوەڵە دەنە تووتنمان کردیا تووتنمان بەدایەوە کردیا دە چارداغمان چەقاندێ بەدایەوە کرا ساڵاویشتان دەکرد ساڵاو ئەوەی کە تووتنەکەی لێ هەڵدەگرێت ساڵای پێ دەڵێن ئەمە زاخەمان پێ دەگوت زاخە لە زۆر شوێنە پێ دەڵێت ساڵاو ناوەڵە ساڵێکەکەی دێنی لێ ئەمە زاخەمان پێ دەگۆت بۆی شێدار بێ و تووتن ئەو زاخە ئەمە تووتنەکەمان بە هیچی لەو زاخەی دەناو ئەوجە شەوەک تێدا دەبوو دەسبەینە پیاودایان دەگرتە فەردایی ئەرێ وەڵڵا ئەو هابوو ئەرک و برچی گوندی پێش ئەرێ بەخوای بابە قورس بوو
کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن ڕەز و باقی کوشت و کاڵی ئاوێنەی خۆشی ژیانن قوربانی چاو جۆگانەی بن کە چەند بەنازونیانن بینەرانی بەڕێز و خۆشەویست لە گوندی سماقوڵی گرتک ئەم ساڵ چەند هاوڵاتێک کە خەڵکی سماقوڵین سەردانی حەجیان کردو و فەریزەی حەجیان بەجێگەیاندووە. ئێستا من لای دوو بەڕێزم دوو حاجی بەڕێز و خۆشەویستم کاک مامۆستا حاجی ئازاد وارووا بەڕێز کاک حاجی زایر. خوای گەورە حەجەکانتانی لێ قوبوڵ کرد بێ ئینشاءڵڵا. دەمەوێت پرسیار لە بەڕێز بکەم مامۆستا ئازاد. بەڕێزتان بە ئەسڵ خەڵکی گوندی سماقوڵینە؟ بەڵێ. باشە زۆر چاکە. ئەم ساڵ ئێوە حەجتان کردووە وایە؟ بەڵێ. دەکرێت پێما بڵێ یەکەم فەریزەی حەج ئەوەی کە حاجی بەجێ دەگەیەنێ و ئەنجام دەدا لەکوێوە دەست پێ دەکات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سرتا زور بخير بن بخيراتني كنالكتان دكين كاريشي گرنگا چونکە ئەوە ساڵانە دووبارە دەبێتەوە و خەڵکێک کە دەڕوا ئەو فەریزەیە جێبەجێ دەکا واجبێک کە مسلمانان ئەدای دەکەن گرنگە یعنی گرنگی پێ بدرێ لە کەناڵەکانی ڕاگەیانیش بۆ ئەوەی کە ئەو خەڵکەی کە نیەتی وایە بچێ یان زۆر خەڵکێ تا ئێستا لەوەی بیری لێ نەکرد بێتەوە تەشجیعێک بێ بۆ ئەوانش کە دەیانەوێ بچن. زۆر بەخێر بن دووبارە. طبعا فەریزەی حەج خوای پەروەردیگار دایناوە کە هەموو مسلمانێک کە خوا پێداو بوو دەبێ بڕوا وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی من استطاع إليه سبیلا. بگوێ لەسەری واجب دەبێ ئەگەر خوا پێداو بوو؟ بەڵێ واجبە یعنی لەسەری واجب دەبێت. چۆن پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی هەر کەسێک توانای هەبوو مادی معنەوی ڕێگا ئەمین بوو لەسەری واجبە حەج بکە و هەڕەشەشی کردووە لەو کەسانەی کە هەیەە توانایان هەیە ناچن. دەفەرموێ هەر کەسێک توانای حەجی هەبوو ماڵ و سەروەت و سامانی هەبوو ڕێگاش ئەمین بوو نەچوو ئەگەر بمری یان بە جوولەکەی دەمری یان بە نەسرانی. خوای گەورە ماپارێزی. واجباتی حەج بێگومان کە دەست پێ دەکا هەموو واجباتەکان لە شاری مەکەیە. بەڵێ لە شاری مەکەوە دەست پێ دەکا سەرەتا الحەج و عەرەفە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی حەج واتە عەرەفە. هەر کەسێک ڕۆژی عەرەفەی لە مەیدانی عەرەفەی لە سنووری شێوی عەرەفە ئامادە نەبوو ئەوە حاجی نییە. دوای ئەوە کە ئەو کەسە لە عەرەفە ئامادە بوو بڵێن کە ئیحرامی بەستا و لە عەرەفە ئامادە بوو تا ئێوارەکەی لەوێ دەبی بەخۆی عەرەفە لە دوای نیوەڕۆ دەست پێ دەکا. دوای نیوەڕۆ نوێژی نیوەڕۆ بوو لە دوای نیوەڕۆوە تاکو خۆر ئاوا بوون ئەوە کاتی عەرەفەیە. هەندێک لە زانایان دەفەرمون دەتوانی کەسێک ئەگەر تەئخیر بوو لە ڕێگا بوو دوای مەغریبیش گەیشتە عەرەفە هەر لە بۆی حسابە. بەڵام ئەوانەی کە لەوێن دەرن دەبی هەتا مەغریب لەوێ بن کە بانجی مەغریبیدا ڕۆژ تەواو نەما یعنی زەردایی بە ئاسمانەوە ئەو کەسە دەبێ ئەو شوێنە بەجێبێنێ شوێنی با بڵێن سنووری عەرەفە. لەبەرەوەی کاتەکەی ئەوەندەیە دوای ئەو دەچێ مزدەلیفەی. مزدەلیفە ئەو شوێنەیە کە حاجیان ئەرکی حاجی لە عەرەفە مەبەستە دیان لە مزدەلیفە ئەرکی حاجی ئەوەی ئەرکەکەی کە دادەبەزی نوێژی عیشا و مەغریب دەبێت لەوێ بکە بە جەمع و تەئخیر چکۆ نابێ نوێژی مەغریب لە عەرەفەی بکاتن بە جەمع و تەئخیر چکۆ ئەتو هەتا دەگەی مزدەلیفەی عیشاش بووە نەک مەغریب عیشاش بووە چکۆ مەغریبێ دەردەچی لە عەرەفەی نوێژەکەت تەئخیر دەبی ئەتو نیەتی تەئخیری دەینی دەڵێ نیەتم وایە نوێژی مەغریبێ تەئخیر دەکەم بە جەمع لەگەڵ عیشا دەیکەم کە دادەبەزی لە مزدەلیفەی طبعا لەوێن دەرێ ئەتو نوێژی مەغریب و عیشا دەکەی سەرەتا نوێژی مەغریب دەکەی دوای نوێژی عیشا دەکەی پاشی ئەو سونەتە چەند کاتێکی کەمیش بی لەوێ بمێنیەوە خەوت لێ بکەوی لە مزدەلیفەی سونەت وایە یعنی سعاتە کەمتر زیاتر
بمێنیەوە لەوێندەر خەوت لێ بکەویتن ئەگەر نەشنووسی وەرسونەتە طبعاً دوای ئەوە کۆکردنەوەی بەردەکانی ڕزمی شێطانی دەبێت لە مزدەلیفەی بی هەر لەوێ کۆ دەکرێتەوە لە خاچی ئەوە دەچێەوە مینای لەوێدا دەبەزی نوێژی مەغریب و عیشای دەکەی بەردەکان کۆ دەکەیەوە کە ژمارەی بەردەکان دەبێت چەمبەر بوو بوورە ماستە یعنی مەرجە بەسە دیاریکراوە چەمبەر بێ بەڵێ دەبێ بەخۆی بە پێی ڕزمی شەیطان کە سەرەتا ڕۆژی یەکەم شەیطان ڕزم دەکرێت 7 دانەیە ڕۆژی دووەم کە سێ شەیطان ڕزم دەکرێت 21 دانەیە و ڕۆژی سێیەمی جەژن کە هەر سێشیان دووبارە ڕزم دەکرێت ئەویشان 21 یعنی سێ ڕۆژ دەکرێتن ئەو سێ ڕۆژە هەر ڕۆژی 21 بەرد لە بۆ دوو ڕۆژەکەی ڕۆژی یەکەمیان هەفتە کەواتە 42 بە 7 دەکا 49 دەبێت دوو بەردیش زیاد بینی سێ بەردی زیاد بینی لانی کەم 52 بەردی دەینی لۆ چکە وا چاکە ئەگەر کاتەگە تو ڕزمی شەیطانی دەکەی ئەو بەردەی لە دەستت بەر بۆ هەڵی نەگریەوە بەردە چکە بەکاربینی باشە مامۆستا دوا قۆناغ لەکوێ و چییە دوان قۆناغ کە تو هاتیەوە با بڵێن لە عەرەفەی چێ مزدەلیفەی دەبێ بێەوە مینای لە مینای دەمینەیەوە دەچێ ناو خێمەی خۆت ئەو شەوە مەبیتی مینای ئەوەیە کە تو لەوێ بمێنیەوە شەو یعنی لانی کەم دەبێ ئەو کەسە 6 سعات لەوێ بمێنیتەوە یعنی ئەگەر لە ئێوارەوە بێتە دەوری سعاتیەک 1.5 ئەتۆ لەوێ بی ئەگەر کەسێک شوێنی نەبی دەتوانی بگەڕێتەوە و دوایی بەیانی بێتەوە بەڵام وا چاکە شەوی یەکەمی جەژن ئەتو هەر لە مینای بی ئەگەر خێوەتت هەبی یان نەدبی لەوێن دەربمێنیەوە ئەوە دوای مزدەلیفەی لە دوای مینای تەبعاً لە بەیانی ڕۆژی جەژن کە خەڵک لێرە نوێژی جەژن دەکا حاجی نوێژی جەژن ناکە لەوێ لە واجباتدایە واجباتکەی هەیە واجباتەکەشی ئەوەیە کە ئەتوو نوێژی بەیانیت کرد دەمێنیەوە تا خۆر هەڵاتێ کە ڕۆژ برند بوو ئەو کاتە دەڕۆی دەچی ڕزمی شەیطانی دەکەی کاک حاجی زایر پێم بڵێ هەستت چۆنە کە یەکەم جارە چۆن دەڵێ سەردانی ماڵی خوای گەورە دەکەی و حەج کە فەریزەیەکی واجبەوەکو مامۆستا باسی کرد هەستت چۆنە جەنابەت پێشەکی بسم الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە ئەو سەردانە سەردانێکی ڕۆحیە یعنی تام و چێژی تایبەتی خۆی هەیە لە تاریخی ئینساندا یعنی وەسف ناکرێ ئەمن هەرچەند وەسفی کەم پێم وەسف ناکرێ خاکێکی پیرۆزات جێگای عیبادەت جێگای تاعەتە یعنی هەرچەند ئەتوو تاعەت و عیبادەت دەکەی لێی تێر نابی یعنی حەز ناکەی کە هیچت هەیە لەو دنیای لە بیر لە هیچ شتێک نییە تەنانەت عیبادەتی خوای گەورە نەبێ ئینشاءالله قووڵە خوای گەورە قووڵێکی خدا بەنسیب هەموو مسلمانانی کە ئینشاءالله مامۆستا حاجی کە دەبێتە حاجی کە دێتەوە ئایا لە ڕووی ئەتەکێت و هەڵس و کەوت و گۆڕانکاری لە شخصیەتی دەبێ یعنی ئەمە ڕوو بداوایە بەڵێ بێگومان ئەو کەسێک کە دەڕوا زیارەتی ماڵی خوای گەورە دەکات بە تایبەتی حەج چونکە حەج وەکو وتمان بە ئەو فەریزەیە ئەو واجبەیە کە خوای گەورە داینایە لەبەر چ داینایە حکمەتی تێدا وایە حکمت ئەوەیە خوای گەورە دەوێت لێت خۆش بی بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە دەفەرمێ هەر کەسێک لە عەرەفەی ماوە چوە عەرەفەی دوای هاتەوە ڕزمی شەیطانی کرد دوای تەوافی بەیتی کرد دەفەرمێ کە یەومین وەلەدەتهو ئومو وەکو ئەو ڕۆژەوایە کە تازە لە دایک بووبێ یعنی هیچ تاوانێکی بەسەروە نەمایە پاک دەبێتەوە لە هەموو گوناهێک دوای ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ هەر کەسێک بزانێ یان بڵێ خوای گەورە لێم خۆش نەبووە ئەو کەسە ئیمانی تەواو نییە ئەگەر نا گومان لە لێ خۆشبوونی نییە ئەو وعدی خوای گەورەیە بۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ خوای پەروەردگار لە ڕۆژی عەرەفە دادەبەزێتە ئاسمانی یەکەم لەوێ بە مەلایکەتەکان دەفەرمێ ئەی مەلایکەتەکان ئەو بەندانەی من کە لێرە کۆبووینەوە چیان دەوێ داوای چ دەکەن ئەوانش دەفەرمون یا ڕەبی بۆ خۆت عالمی بە خۆت باشتر دەزانی بەڵام ئەوان داوای لێ خۆشبوون دەکەن هاتوون ئەتوو لێیان خۆشبی خوای پەروەردگار دەفەرمێ ئەو ئەمن لێیان خۆش بوو مەلایکەتەکان دەڵێن خوای پەروەردگار ئەها فڵانە بەندە ئەو گوناحی کرد فڵانە بەندە ئەو شتەی کردیە ئەو شتە خراپەی کرد خوای گەورە دەفەرمێن لە هەمویان خۆش بووم
ئەوە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه وسلم کەواتە هەر کەسێک چوە عەرەفەی لە مەیدانی عەرەفەی ڕاوەستا و چونکە ئەو خۆشەی کە مەسەلەن باز دەکرێ بەڕاستی ئەمە ناتوانم مەسەلەن وشکو لە کار حازیت پرسی تام و لەزەتی ئەو ڕۆژە ئەم لە بۆ تو باسکەم چونکە ڕۆحیە ئەمە بە جستەماندی بەلاشەماندی حاجی هیلاکە تینووە گەرمایتی بەڵام لە ناخەوە زۆر هادیئە زۆر بەختەوەرە بۆ چونکە دەزانێ ئەو ڕۆژە ڕۆژێکی زۆر گەورەیە بۆیە ئەو ڕۆژە دەبێ ئەو کەسە گۆڕانکاری بەسەر لابێ ڕۆژی گۆڕانکاریە بەڵێ طبعا خەڵکانێکی زۆر لەو حاجی بەڕێزانە سەردانی مەدینە دەکەن بەڵێ باشە مەدینە واجبە وەکو مەکە بەڵێ هۆکاری سەردانی ئەو حاجیانە بۆ مەدینە چی ئەگەر بۆمانی باس بەخۆی لە ئەسڵدا مەدینە واجباتی تێدا نیە واجباتی حەج و عومڕەی تێدا نیە تەنها زیارەتکردنە بۆ زیارەتی مەدینە دەکەین بۆ زیارەتی مەدینە دەکەین لەبەروەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای پەروەردیگار مەکەی کردە حەرەم لە بۆ پێغەمبەر ئیبراهیم و دەفەرمێ مەدینەشی لە بۆ من کردە حەرەم خاچی مەدینە خاکێکی پیرۆزە چونکە پێغەمبەری خوا خۆشەویستووە و پێغەمبەری خوا دوعای کردوە خوایە چۆن مەکە لام خۆشەویستە مەدینەشم ئەو هەلا خۆشەویستکەی جا مەدینە لای هەموو موسڵمانان خۆشەویستە لەبەر وەش کە زیارەتی وێ دەکەی ئەتوو گۆڕی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەدینەیە ئەتوو دەسی سەردان و زیارەتی گۆڕی پێغەمبەر دەکەی صلی الله عليه وسلم سەلام دەکەی لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ هەر کەسێک لە ماڵی خۆی ئەگەر سەڵەواتێک لەسەر من لێ بدا خوای پەروەردیگار ئەو سەڵەواتی ئەو کەسەی دەگەێنیتە من ئەدی ئەگەر تو بچی لە لای گۆڕەکەی ڕاوەسی سەلامی لێ بکەی یعنی خۆشی مەدینەی لەوەدایە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەیە خۆشەویستیەکەی خۆشەویستی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئێمە وەکو مسڵمان کە ئەو دینی ئیسلاممان هەڵبژارد لە شێوە وەرمانگرت لە پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم بۆیە کە پێغەمبەرمان خۆش دەوێ وەکو هەولێری دەفەرمێ خۆشەویست بۆیە خۆشەویستە چونکە بەڕاستی خوا خۆشی دەوێ خۆشەویستی خوایە بۆیە هەموو خەڵک حەز دەکا سەردانی گۆڕەکەی بکە و لە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر نوێژێک بە هەزار نوێژە هەر نوێژێک بە هەزار نوێژە یەک شتی دیش هەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ سەردان و زیارەتکردن بۆ هەموو مزگەوتێک جائز نییە لە مزگەوتی گوندەکەی خۆت بەرەی دەسمەوێ زیارەتی ئەو مزگەوتی ئەو لای دەکەم بەڵام دەفەرمێ بۆ سێ شوێنەبی یەکەمیان قودس کە نوێژێک بە 750 نوێژە بە 500 نوێژە عفو و مەدینە نوێژێک بە 1000 نوێژە و سێمیان مەکە نوێژێک بە 100,000 بۆ ئەو شوێنە زیارەتکردن جائزە ئەتوو بچی بڕێ زیارەتی دەکەم چونکە عیبادەتەکەت فوق العادەیە لا تایف تایف شوێنێکی چۆنە ئەگەر تۆ سەردانت کرده بێ نازم سەردانت کردووە بەخوا شوێنێکی زۆر خۆشە شوێنێکی مەسایفە لە بۆ وەکو گەشتیاری زۆر خۆشە هیچ واجبات و سونەتیشتیدا نیە باشە لەوێ میوە و میوەجات دەڵێن ترەی باشی لێیە وڵات ترەی هەیە هەناری هەیە هەنجیری هەیە باغی زۆر خۆشی هەیە باش ئەو ترێ تایفی کە ئێمە بۆمە دەڵێن تری تایفیە خۆی لەو تایفەوە نات لەو تایفۆ ناوبانجی هاتووە ئەو ترێ تایفی خۆمان لەوێ دەرەوە هاتیە کە ناوێن لێنایە تایفی وایە زۆر چاکە بەیانیانی وەکو باش لێ دەڕژێ شاو نەموو کەوسەر کارێزێکی سەد جار دێنێ بڕوانن لە خەندەی کەوسەر شەق و دۆڵی دەشت و سارای نادەم بەهازە شاری جوان نانی گەرم و شیر و ماسی خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان خۆزگادە خۆی بۆ سفرە و خوان بە دڵەوە خۆشم بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەدا هاتینە کۆتایی بەرنامەیەم جارێ گوندەکەم تا بەرنامەیە چیکە هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ